بەناوی خودایی بەخشندەی میهرەبان، ملیارەها ملیار حەمد و سەنا و سوپاس و ستایش بۆ ذاتی پاکی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر جانی پاکی پێشەوامان، نوری چاو و تاجی سەرمان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. السلام عليكم ورحمة الله وبركاته. عزیزانم خۆشەویستانم، خۆشحاڵم ئەو جارەش لە بەرنامەی ڕێگای گەیشتن بە خزمەت ئێوەی ئازوز و بەڕێز گەیشتمەوە. ئێستا بەشی دووەمی ڕێگای گەیشتن ئەوەیە کە دەبێت بزانین ئێمە هەر هەمومان نووسوین، بەڕاستی ئێمە نووسوین لە خەوی غەفلەت داین، غەفلەتێکی قۆڵ بێ ئاگا لەوەی کە خوای گەورە تۆی ئاوا لۆ ئەو تەمبەڵیە و بۆ ئەو سستیە و بێ ئەو بێهیمەتیەی دروست نەکردووە. خوای گەورە ئێمەی ئەوها بە عەتاڵ و بەتاڵ دروست نەکردووە. خوای گەورە ئەو هەموو کەون و کائینەتەی کە لە خزمەتی ئێمە داناوە، وسخر لكم ما في السماوات وما في الأرض، هرچی عارض و عاسمانە لە خزمەتی ئێوەدایە ئەی بەشەر، ئەوە بۆی دروست نەکردووی کە لێت نەپێستەوە. ئەیحسەب الئینسان ئەن یخلق سودا، ئایا ئینسان وا دەزانیتن هەر ئەوها بۆ گەمە و گاڵتە دروست کراوە، بەبێ حکمەت و بەبێ لێپرسینەوە دروست کراوە؟ نەخێر، ڕاستی ئێمە لە خەوێکی زۆر قۆڵی غەفلەت داین. یەکەم شت بۆ ئەوی دەست پێ بکەین و بڕۆین بۆ مەقامی ئیحسان ئەبێ بەخەبەر بین. ئازیزانم، سێ حەقیقەت هەیە لە کاتی بەخەبەر هاتن دەبی بزانی. یەکەمین، بەخەبەر بێ کە ئەم دنیاە وەڵڵاهی هیچ نییە، وەڵڵاهی ئەم دنیاە هەموو گەمە و گاڵتە و هەموو وەختێکی بێبەرەکەتە و هەموو لە قیس دەڕواتن. بەخوای ئەو دنیاە بڕۆ لەوانەی بپرسە کە عمریان 90 ساڵە، پێ بڵێ ئەرێ کاکە تۆ چۆن ژیای؟ بەخوای بەخۆشی نازانی چۆن ژیاوە. وەڵڵاهی وە دەزانی عمری چەند مانگێکە و هەر چەند مانگێکی لە بیر ماوە، 85 88 ساڵی تەمەنی خۆی ئەسڵەن لە بیر نییە. سبحان الله. ئێمەش ئەگە تەمەشایەکی ئاوێنە بکەین، تەمەشای سەر و ڕیش و تەمەنی خۆمان بکەین، وەڵڵاهی دەزانین کە ئەو دنیاە ئێمەی بەزێشت. کاکە وەڵڵاهی بەخۆشمان نازانی کو هەفتە و مانگ و ساڵ دەڕوا بەسەریع و لە دوای یەکدا. ئازیزانم، وەڵڵاهی هەر کەسێک کە قیمەتی دنیاە بزانی چەندە، وەڵڵاهی ئاوا بە دنیا مەشغوڵ نابێ، ناکەوتە خەوی غەفلەت لەم دنیاەدا. ئازیزانم، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ڕۆژێکیان ئەچێتە بازاڕ، ئەبینی جیسکەکی گوڕی مرداوە بوو لەو گۆڕەی کەوتووە، فڕێنداوە لەسەر زبری. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چۆ لای جیسکەکە و فەرمووی چێ ئەوەم لێ دەکڕی؟ فەرمووی یا ڕەسوڵ ئەڵڵاهی کەس لێت ناکڕی، لەبەرەوەی ئەو جیسکە مرداوە بۆ و گوڕیە و هیچ ئیسیفادەی نییە. فەرمووی چێ لێم دەکڕی بە 1 درهم؟ تیان یا ڕەسوول الله وەڵڵاهی بەبەلاشش لامانەوێت، لەبەرەوەی هیچ ئیسیفادەی نییە. فەرمووی قەسەم بەو کەسەی نەفسی محەممەدی بەدەستا، ئەو جیسکە لە ڕوو مرداوە بووە چەند بێ قیمەتە لە لای ئێوە، دنیاش ئاوە بێ قیمەتە لە لای خوای گەورە. سبحان الله. وەڵڵاهی هەموو دنیا کە چەند خەڵکی ئێمە شەڕ و ئازاوە و ناڕەحەتی و خۆکوشتن و یەکتر کوشتن و دزین و تاران و هیلاکی هەموو لەسەر ئەو دنیاەیە. هەر هەمووی ئەوەی کە تێشیدایە قیمەتی 1 باڵە پێشولەی نێ لە خوای گەورە. وەڵڵاهی قیمەتی 1 باڵە مێشولەی نێ لە لای خوای گەورە. سبحان الله.
سان ئەگەر بزانی دنیا ئاوا بێ قیمەتە واللهی ئەوها باوشی تێناکا و ئەوها نایکاتە هەموو ئاوات و هەدەف و ئومنیاتی خۆی. ئازیزانم، قیمەتی دنیا بەرامبەر قیامەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمی وەچی کەسێکە لەسەر بەحرێک دانیشت بێ، بەحرێک کە هیچ سەری دیار نەبێ، ئەوەندە گەورە بێ، پەنجەیەکی لە ناو ئاوەکەی بەحرەکەی هەر بدا و چەند تەڕاتی بەسەری پەنجەیەوە دەنووسێ، ئەفەرمێ ئەمە دنیایە و باقی بەحرەکە قیامەتە. ئازیزانم، بەوەڵڵه ئەو دنیای هیچ نییە کە ئێمە ئەوەندە خۆمان پێ مەشغەڵەت کردووە و ئەوەندە سەری خۆمان پێ قاڵ کردووە. دنیا مەزرعەتی ئاخرەتە، دنیا جێی ئیشکردن و هیمەتکردنە بۆ ڕەزامەندی خوا. دنیا ئەوەیە کە تۆ بەهەشتی پێ بکڕیت، دنیا ئەوەیە کە دڵی فەقیرانی پێخۆشکەیت، دنیا ئەوەیە کە دڵی بە ئازار و ئەشکەنجە و ناڕەحەتەکانی پێخۆشکەیت، دنیا ئەوەیە کە یارمەتی هەژار و فەقیرانی پێ بدەیت، دنیا ئەوەیە کە بەڕاستی ڕەزامەندی خوا و بەهشتی بەرینی پێ بکڕی. ئەمە دنیایە، ئەگەنا باقی تر هەر هەمووی غەم و خەفەت و ناڕەحەتی و کێشە و نەخۆشیە. ئازیزانم، یەک کەمی شت کە بەخەبەر بین ئەوەی دەبێ حەقیقەتی دنیا بزانی ئاوایە لەکن خوای گەورە. دووەم شت کە بەخەبەر بین سەختی ڕۆژی قیامەتە. ئازیزانم، واللهی قیامەت ئەوها بە ئاسانی تێپەڕ نابێ. واللهی لا يغادر صغيرة ولا كبيرة إلا أحصاها. هەرچی شتی بچووک و گەورە هەیە خوا حیسابە لەگە دەکا. دەزانی بچووکەکان حەجمیان چەند؟ مثقال ذرة. فمن يعمل مثقال ذرة خيرا يرى ومن يعمل مثقال ذرة شرا يرى. يك مثقال ذرة خوا حسابا لەگە دەکا. سبحان الله، والله ڕۆژێکی سەختە، والله ڕۆژێکی سەختە. ئەگەر خوای گەورە حسابی یەک مثقالە ذەڕە لەگەر بکە، حسابی هەموو چاکەیەک و خراپەیەکی ورد و درست لەگەر بکە، بەڕاستی ڕۆژێکی سەختە. بەڕاستی لۆیەکە کە لە ڕۆژی قیامەتێک کە زندی ئەبینەوە کافرەکان ئەو حاڵەتەی دەبینن لۆیە دەریا لەیتەنا کونا تورابە، خۆزیە لە خۆزیداران خۆڵ باینە و زندی نەبوو باینەوە، چکە ئەزانن چه ڕۆژێکی سەختیان لە پێشە. ئازیزانم، مەشاهیدەکانی قیامەت هەمووی سەختە، بەڵام پێنج مەشهەد لە هەمووی سەختترە. پێنج مەشهەد. مەشهەدی یەکەم کاتێک کە دەفتەری ئەعمال تەوزیع دەکرێت. مەشهەدی دووەم کاتێک کە دەفتەرەکە دەچێشن. مەشهەدی سێیەم کاتێک کەوا لەسەر پردی سیرات دەپەڕیتەوە. مەشهەدی چارەم کاتێک کە مقابلەی خوا ئەکەی. مەشهەدی پێنجەم کە ڕوو بە ڕووی محەممەد المستەفا دەکەنەوە صلى الله عليه وسلم. وڵی پێنج مەشهەدی زۆر سەختە. بەڕاستی پێویستمان بەوەیە ئێمە بۆ ئەو پێنج مەشهەدە خۆمان حازرکەین. خوا بەو خەوی غەفلەتە خۆمان پێ حازر دەکرێت، بەو بێ ئاگاییە خۆمان پێ حازر دەکرێت، بەو بێغەمی و بێ هەست و بێ شعوریە خۆمان پێ ئامادە دەکرێت. نەبەخوای ئازیزانم، ئەو دەفتەرەی کە هەرچیت کردووە ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد. والله هەر لەفزەک لە دەوهات بیتە دەرێ، هەر لەفزەک گوتت بێت کاک ئەحمەد فلان فیسار بمدێ وەرە بڕۆ ناخۆم دەچم ناچم، ئەوانە هەمووی ئەلفازن، هەرچی لەفزن لە دەوهاتە دەرێ لە باش و خراپ. سبحان الله، هەر هەمووی نووسرایە. ئەی بەدبەختی لە بۆ خۆمە، بەڕاستی سەختە. بۆیە معاذی کوڕی جەبەل لە خزمەت پێغەمبەری دانیشت بوو صلى الله عليه وسلم. ئەی فەرمووی یا ڕەسوڵ الله نسحەتم کە، یا ڕەسوڵ الله ئامۆژگاریم کە. ئامۆژگاری کرد. فەرمی زدنی هێشتان هەندێکی کەشی ئامۆژگاری کرد. ئەو جارە فەرمووی یا ڕەسوڵ الله زدنی هێشتان ئامۆژگاریم کە. پێغەمبەری نازدار محەممەد صلى الله عليه وسلم زمانی خۆی دەرهینا و ئاوا زبانەکەی خۆی گر. فەرمووی ئەمسک عەلەیکە هذا، زبانت بگرە زبان. فەرمی بۆ یا ڕەسوول الله ئەنەحن مؤاخذون بما نتكلم. لۆ خوای گەورە گلەیمان لێ دەکا وایە حسابمان لەسەر زبانمان. فەرمووی ثەقیلەتکە ئوممک، هەی دایکە سنگت لۆ بکوتی و ڕۆ لۆ بکە ئەی موعاد،
وهل يكب الناس على مناخرهم يوم القيامة إلا حصائد ألسنتهم فەرمی بۆ ئەوانەی لەسەر ڕوو لە ڕۆژی قیامەتەڕیان دەچێشن بۆ جەهەنەم تەنها درونەی زبانیتیان. والله ئازیزام ئینشاءالله دوایە دێن بە تایبەتی باسی چار ژەهری قەلب دەکەین کە یەک لەو ژەهرانە زبانە، زۆر گۆتنە، زۆر قسەکردنە. ئازیزانی من بەڕاستی کوردەواری خۆمان زۆر قسەیەکی جوانیان کردووە، فەرمووتیان زۆر گۆتن قورئان خۆشە، لەبۆ ئەوەی کە بەڕاستی ئینسان زۆر قسان نەکا ئەگە حەزی لە قسەکردنە بابچی قورئان بخوێنیت کە قورئان ئی ئەوەیە کە ببتەمایەی بەرەکەت و خۆشی لە بۆ ژیانت. کەواتە ئازیزانی من ئەو دەفتەرەی کە هیچ حیسابن لۆ نەکردووە هیچ لە ڕۆژێک لە ڕۆژان دانەنیشتووی بزانانی ئەو دەفتەرە چی تێدایە و چی تێدا نیە، چەند گوناحی تێدایە و چەند گوناحی تێدا نیە، چت گۆتیە و چت نەگۆتیە، چەندت تۆمار کردیە و چیت تۆمار کردیە، هیچ ئاگا لێ نییە. بە حەقی قورئان ئەو دەفتەرە دەبی ڕۆژی قیامەتێ بە خۆت بخینەوە. اقرأ کتابك كفى بنفسك اليوم عليك حسيبا. بخینەوە، خوێندەواریت نییە والله لەوێ بەقەدەری یەک پرۆفیسۆر دەبی خوێندەوار ئەو نەزیرەک دەبی. اقرأ کتابك هەموو خەڵک خوێندەوارە لە ڕۆژی قیامەتێ. كفى بك بنفسك اليوم عليك حسيبا. بەسە بە خۆت ئەو ڕۆدەی بخێنەوە حسابی نەفسی خۆشت بکە، بە خۆت محاسبەی خۆت کە بزانت چت کردی. ئەو زەدەرێن ئای پەشیمان لە بۆ خۆمان، هاوار لە بۆ خۆمان. ما لهذا الكتاب لا يغادر صغيرة ولا كبيرة إلا أحصاها. ئەوزە بەبیرمان دێتەوە ئەی هەوار ئەوە چە کتێبێکە یا ڕەب هەرچی ورد و درشتە هەمووی حسێب کردووە، بەڵێ هەمووی حسێب دەکات. بەڵام بەداخەوە ئێمە ئاگامان لە خۆ نییە. جا ئەو کتێبە کاتێک کە تەوزیع دەکرێت خەڵک زبانیان ئابڵق دەبی، نازانی ئایا بەدەستی ڕاست وەری دەگرتەوە و لۆ خۆی بباتەوە و خەنی بیتن یان خوا نەخواسە بەدەستی چە بۆری دەگرتەوە. فأما من أوتي كتابه بيمينه فيقول هاؤم اقرءوا كتابي إني ظننت أني ملاق حسابي فهو في عيشة راضية في جنة عالية. سبحان الله كاتك بدست راست وري قرتوا يكسر دري والله دمزاني أو روجة توشم دبي دمزاني توشي أو روجة دبم لۆ زۆر زۆر بەوردی ئاگام لە خۆ بوو و زۆر حیسابی خۆم دەکردو بۆ ئەوی تووشی ئەو مەوقیفە نەبم کە خەزاڵت بم. ئێستا ئەلحەمدوللا کە بەدەستی ڕاست وەرم گرتەوە. فأما من أوتي كتابه بيمينه ئۆی ئەو کەسەی کە بەدەستی چەپ وەری دەگرتەوە بشماله. فأما من أوتي كتابه بشماله فيقول يا ليتني لم أوت كتابي ولم أدر ما حسابي. خۆزیە لە خۆزی دارە هەر نەسم زانی با ئەو کتابەسیە، هەر کتابی خۆم نەدیت باە، حیساب و کتابی خۆم نەدیت باە. تازە ڕۆیشت، تازە ئەوەی کردن لە دنیای کۆتایی هات کە دەمانگوت کاکە دنیا هیچ نییە، کە دەمانگوت عەزیزی من دنیای هیچ نییە بەرەک ئاگا لە خۆبی. ئێستا نەتیجەکەی وەردەگریەوە. ئەو مەشهەدە زۆر مەشهەدەی ناخۆشە، بەڕاستی لەمێ دەرخەسارەت مند و قازازمەند بە دیار دەکەوی. ئەلەوێ بە دیار دەکەوی ئەوانەی تەسکیەی نەفسیان کردووە، ئەوانەی ئاگایان دەخۆ بووە، ئەوانەی حیسابی وردیان کردووە لەسەر زبانیان، لەسەر چاویان، لەگەڵ جێیان، لەگەڵ مەعیدەیان، لەگەڵ دڵیان، لەگەڵ قاچیان، لەگەڵ دەستیان. ئەلەوێن دەر ئەزانن چ قازانجێکیان کردووە. زۆر شت هەبوو خۆیان لێ مەحروم کرد بەڵام لەوێ بردیانەوە، زۆر ئازار هەبوو تەحەمولیان کرد بەڵام لەوێ بردیانەوە، زۆر خۆشیان لە خۆ مەحروم کرد بەڵام لەوێ بردیانەوە، زۆر تەحەمولی غەم و پەژارە و ناڕەحەتیان کرد بەڵام لەوێ بردیانەوە. ئازیزانی من ئەو مەشهەدە مەشهەدێکی سەختە، با ئینسان ئەوها بەسەریدا تێنەپەڕی. بەڕاستی تەسکیە، بەڕاستی ئیحسان بۆ ئەوەیە کاتێک کە کتابەکەمان وەردەگرینەوە ئیفتیخار پێ بکەین. والله بە خەڵکی برین هاؤم اقرءوا کتابیە إني ظننت أني ملاق حسابيا. بخینەوە کتابەکەم کاکە والله دەمزانی ئەو ڕۆژەم لە پێشە، والله دەمزانی ئەو سەختی و ناڕەحەتیم لە پێشە. دۆی ئاگام لە زبانی خۆم بوو، ئاگام لە چاوی خۆم بوو، ئاگام لە گوێی خۆم بوو، ئاگام لە دڵی خۆم بوو، ئاگام لە مەعیدەی خۆم بوو، ئاگام لە هەموو ئەندامەکانی خۆم بوو،
ئاگام لە دین و ئەخلاقی خۆم بوو، ئاگام لە قیەم و بەها بەرزەکانی ئیسلام بوو، ئاگام لە ماڵ و منداڵم بوو، ئاگام لە حەڵاڵ و حرام بوو. بۆیە ئێستاش ئەلحەمدوللا وەرن بخوێنەوە، وەرن بزانن ئەم چەند ناڕەحەتی و ئەزیەت و ئازارم کێشاوە هەتا بتوانم کتابەکەم بەدەستی ڕاست وەرگرمەوە. بەڵام ئەوەی کە بەدەستی چەپ وەریگرتەوە، ئەڵڵا هەر حەز ناکە کەس بیبینێ، هەر حەز ناکە ئابڕووی بچێ. یەومە تبلە السەرائیر، چکە بەڕاستی ئەو ڕۆژی پەردەکان هەر دەدرێتەوە، هەموو شتەکان مەکشوف دەبن و هەموو عیب و عار و ڕوڕەشی گوناحەکانمان لە بۆ خەڵکی بەیان دەبی. دوو مەشهەدی تر ماوە، ئینشاءڵڵا لە دەرسی داهاتوو دێمە خزمەتتان. والسلام عليكم ورحمة الله وبركاته.